خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین قەیران لەسەر قەیران ڕوبەڕووی خەڵک و خاشی هەرێمی کوردستان دەبێتەوە وەکو بەرپرسە باڵاکانیش دەڵێن دوژبنە هەرە سەرچێکی خەڵک و خاک یا خۆمانی ناکۆشیەکانی نێو خۆمانە لە چەند ڕۆژی ڕابردوویان لە ماوەی ڕابردوودا ئاهێک هەبوو بۆەوەی کە لێک نزیک بوونەوەیەک هەبێ و شتەکان بچنەوە سەر مەساری خۆیان بەڵام دووبارە ململانەکان دەستیان پێکردەوە دەست بۆ کۆمەڵێک بابەت دامەزراوە برا کە ئەمانە ڕەنج و ماندووبوون و مێدی خەڵک بوون. واروەها ململانەکان لە نێوان هەولێر و بەغدا بەردەوامن چارە نووسی و ململانیانە شکاندنی شکۆی دامەزراوەکان دەرەنجامەکانی چی دەبێ ئەم شەو لە پانۆراما گفتوگۆ لەگەڵ زۆر بەڕێز چۆمان محەممەد ئەندامی زڤاتی نیشتیمانی زوتەوەی گۆڕانەکەین زۆر سپاس حەزەکەی پۆستە حزبەکەش داماڵین بۆی زۆر ئازادانەتر قسە بکەین. زۆر سپاس مەمنونم سەرەتا بەناوی خوا و ڕێز و سڵاو مۆجەنابتو بۆ کورساتی عزیز کە ئەم بەرنامەیە و کورسات هەمیشە بۆ گفتوگۆکردن لەسەر کایە سیاسی و کایە گشتیەکان سەکۆیشی ئازاد بووە دوور لە مجاملە و دوور لەوەی کە ئێمە ئاوا ئێستا قسە لە کورساتی عزیزەوەکەین بۆیە بە خۆشحاڵیەوە هەوڵێن ئینشاءالله کۆمەڵێ گفتوگۆ و قسەکانمان بە ئاراستەی برین ساڕێژکردنی برینەکان و وتنی ڕاستیەکان بێ بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بێگومانەوە خەمی دەستگای میدیای کورساتە ئەگەر چی تیشکێکی حزبیمان بەسەرەوەی بەڵام لە چوارچێوەی حزبیش سەپۆرتیەوە کرێن کە دەرگا و پەنجەرەیەکی ئازاد بین بۆ خەمەکانی خەڵک و نیشتیمان. جاوە هەتاک و پەنجەرەکان سنوورەکان فراوانتر بێت سەرکەوتنەکان و گەورەی بەرنامەکەی ئێوە کورساتی زیاترە بێت. کەسایەتی و کێوەش بۆ ئێمە گرنگە سوپاسەکەم کاکسۆمان لەوە دەست پێ بکەین بە ڕێزت نووسیوتە یعنی لە پێناو هەندێک مەرامی حزبی تر گۆڕان بیکایەتی بیکە پارتی بیکە هەر کەسێک بیکات شکاندنی شکۆی دامەزراوەکان چ دەرەنجام و کارەساتێکی لێکەوێتەوە. بەڵێ سەرەتا بەناوی خوا لە ڕاستیە ئێمە وەخۆ فەرموو لە بابەتی هەڵبژاردن و بابەتی کۆمیسیۆنە ململانی و ناکۆکی تون هەبوو لە نێوان لایەنە سیاسیەکانە بە تایبەتر لە نێوان پارتی وێکێتیە بۆ ساختکردنەوەی ئەو بڵێن ئەو خاڵانەی کە مەحەلی نیزاع بوون لە نێوان هەردوولا و لە ڕاستیشە بابەتی کۆمیسیۆن و یاسای هەڵبژاردن ڕاستیەکە بێ بوو ترێتەوە هەر لە نێوان یەکێتی و پارتیا نەبووە ینی خاڵی ناکۆک بێ لە بەرامبەر یەکێتیە ئێمە وەکو گۆڕان کۆمەڵی دادگەری یەکگرتو و لایەنەکانی تر هەمان دید و ملاحەزایان هەبوو لەسەر یاسای هەڵبژاردن کە پێویستەکات هەموار کرێتەوە پێویستەکە بگۆڕێ ینی بەرەکە هەر تەنها یەکێتی نیە لە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستانە و لەگەڵیشە تایبەت بە کۆمیسیۆنەکە ئەنی سەرباری ئەوەی کە ململانەکان تونتر بوو بۆە لە نێوان یەکێتی و پارتیا لەم ئاخیرا کۆمەڵە دانیشتن و گفتوگۆ کرا کۆمەڵی ئەوە کرا کە حتا ئەو ڕۆژەی کە پەرلەمانی کوردستان کە بە ڕوونیەکەینەوە هەنگاوەکان کە ینی بە شێوەیەکی دوور لە بنەمای سازان و تەوافقی سیاسی خاڵێکی زیاد کرد بۆ ناو بڵێم بەرنامەی کاری ئەو ڕۆژەی کە گفتوگۆ لەسەر بابەتەکان کرا ئەو ڕۆژە یەکێتی و پارتی کۆبوونەوە لەسەر بابەتی یاسای هەڵبژاردن و کۆمیسیۆنەکە ئەو ڕۆژە پارتی لەگەڵ گۆڕانە کۆبەتەوە ینی وردە هەنگاو بە هەنگاو خاڵە ناکۆکەکان بەرتەس ئەکرا مەوداکەی بچووک ئەکرایەوە هاتووە سەرەوەی ئایا کۆتاکان چۆن چارەسەرکرێت دابشکرێت بەسەر بازنەکانە یاخودنا لەپڕ ینی دوور لە ئەو هەنگاونان بۆ ئەو سەقامگیریە سیاسی و حزبێکە هەیە هەنگاوێنرا بۆ لەناو پەرلەمانەوە کە جوڵەیەک بوو کە ئەویش بە زیادکردنی بڕگەیەک کە کاراکردنەوەی کۆمیسیۆنەکەی هەرێمی کوردستان ئەمە پارتی دیموکراتی کوردستان ئەم هەنگاوەینا ئەم هەنگاوە ئێمە ئەم قسەیە ناکەین یەکێتی حەزیلەیەتی و پارتی لە بەرامبەرەکە قسەیەکە قسەی سیاسی و ڕاستی و حەقایقی تایە یاساییشە کە ئەمە نەبوو ئابم چەشنە بڕوە بەوەی کە ئێمە باسمان کردووە ڕێکەوتنی نێوان پارتی گۆڕان هەیە یەکێتی و پارتی هەیە کارنامەکەی ئەم خولەی پەرلەمان هەیە کە ئەم بابەتانی ڕەهەندی نیشتیمانیە بە سازان بکرێ ڕێکەوتنی هەر پێنج حزبەکە هەیە پێنج حزبە سەرەکیەکەی هەرێمی کوردستان دەستگای هەڵبژاردنیان کە ئەڵێ ئەبێ هەردوو بابەتەکە بە یەک پاکێز بڕوە یاسای هەڵبژاردن کۆمیسیۆنەکە چکە دوو بابەتن بێمتمانی نێوان لایەنە سیاسەکان هەیە ناکرێ ئەمیان پێش ئەوی تریان خرێ ئەم بابەتە خرایە بەرنامەی کارەوە دوور لە سازان و تەوافقی نیشتیمانی
کە خراە بەرنامەی کارەوە سەرنج بە کاکزانێ بەڕێز چی ڕوویە چ فەوزایەک و چهارەیەک لە پەرلەمانی کوردستانە ڕوویە ینی سەرباری ئەوەی بە ناپەیڕەوی و ناقانونی خراە بەرنامەی کارەوە بینیشمان سەرۆکی پەرلەمان ممارەسەی دەسەڵاتی خۆی کرد و بەپەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان زۆر یاسا هەنگاوێکی یاساییە دەسەڵاتێکی خۆیەتی بە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان پێدراوە مافی هەیە خولی هەڵبژاردن کاتەوە دانیشتەکان کاتەوە دای خات تەعجیلیکە وادەی کۆبوونەوەکان دابنێن دەسەڵاتی ئەوە و لەگەڵیشیا کە دەسەڵاتە کۆبوونەوەکەی کۆتایی پێێناوە جێگیری سەرۆکی پەرلەمان ناتوانێت ئیدام بە کۆبوونەوە بە ئەوەی کە لە مادەی 90 بڕگەی یەکاڵێ لە حاڵەتی ئامادەنەبوونی سەرۆکی پەرلەمانە جێگرەکەی شوێنی ئەگرێتەوە سەرۆکی پەرلەمان خۆی لەو شوێنە حضوری هەبووە لە بینای پەرلەمانە بووە کەی ئەمە غیاب کاکە خیاب و عدەم حضور کەسێک نەخۆشە کەسێک لە دەروی وڵاتە ئەمە عدەم حضورە بۆیە لەگەڵیش ئەو شانۆگەرەی ئەو فەوزایی کە ڕوویاوە قەت ناکرێت عقل و منطق قبولی ناکە انتخابات کرا انتخاباتی چی کراوە کاکزانە ئەمانێت تێبگەین 58 دەنگ بۆ کۆمیسیۆن و دوو کەسە دەنگیان پێدراوە حەو کەسەکەی تریش متمانیان پێدراوە ئەدی پێ مامەڵێ ئەنجا کاکزانەی بەڕێز لە هەمی کارەسات باتر خۆ ئەم نۆ کەسە کاندید نەبوون هەش کە سیڤیتر هەبوو بۆ هەشتا نۆیە کە کاندیدی سەربەخۆ بوون ئەدی پێمان بڵێن ئەم کەسانی تر چەند دەنگیانێنە ئەدی پێمان بڵێن ئێوە تەسویتی ڕاستەوخۆتان کرد بە ستیکەر بوو چۆن جاتیان کردەوە با بۆ شەڕ و فەوزا بوو معرەکەیە بوو لە پەرلەمانە دەنگانی چی کراوە ئەمانە ئاواڕۆی تەسەورمانە کرد ئەم فەوزایی کە ئاواڕۆی ینی لە قۆناغیەکەمان کەمەڕوە بۆ سنرێ پەرلەمانیان پەرتەوازە کرد و لێکترازان لە پەرلەمان ڕوویە ینی کە پەرلەمان بوو بە ئامرازێک بۆ هەنگاوە ناشارعی و ناقانونیانە بەڵام کارەساتەکە و خەمە گەورەکە لە وایە وردە دامەزراوەکانی تر کەوتنە بەر نەشتەری خواستە حیزبیەکان و خواستە سیاسیەکان کە لە دوای ئەوە بۆ نمونە نەبووە لە 92 کاکزانە لە 92 تاکو ئێستەی کە من قسە لەگەڵ جەناب تاکەم ئێمە وەقایعمانەیە جەریدەی ڕسمی هەرێمی کوردستان نەبووە ڕۆژێک لە پەرلەمانی کوردستان و قانونی دەرچێ و ڕاستەوخۆ دوایەوە لە وەقایع بڵاوێتەوە ئەم عسری سورعەیە لە کوێ هاتووە ئەمانێت تێبگەین ئەم بڕیارە لە پەرلەمان دەرچوە مەرسومی ناوێت لە سەرۆکایەتی یاریە ئەم پرسیارەکە من ئەمێ بیکەم ئەوە مەرسومیشان ئەوە نەکرد ڕاستەوخۆ ڕۆژێ دوای ئەوە نردیان بۆ وەزارەتی عەدل لە وەزارەتی لە وەقایع بڵاویان کردو ئەمە گرفتەکەشیان خستە بەردەم ئیحراجەکەیان بۆ وەزارەتی عەدلیش دروست کرد نەوەڵا خراپتر لەوەش دۆخێکی مەعمە ئامێزیان دروست کرد سەرۆکی پەرلەمان ئەڵێ جێگر و سکرتێرەکە نووسراویان کردووە کاڵێمە هەڵبژاردن کراوە و فەرم و کۆمیسیۆنەوە ئیجراعاتی خۆتان بکەن و فەرم و ئەنجومەنی دادوەری و ئیجراعاتی خۆتان کەن سەرۆکی پەرلەمان نووسراوێکی تر لە نەم نێوەندەکە پەرلەمانیشان دوو شەخ کرد پەرلەمانیشان لەم نێوەندا دوو شەخ کرد نەوەڵا هاتن بۆ کۆمیسیۆنەکە سەرۆکەڵێ ئەمە قەراری هینمان بواتەوە پەرلەمانمان بواتەوە جێگرەکەی لەگەڵ سکرتێرە ئێمە مولتەزیمە بین بەو قەرارەوە ئێوەڵا سەرۆکی پەرلەمانی کتابێکات بە هەمان چەشن جێگیری سەرۆکی کۆمیسیۆنەکە بەڕێز کاک سلێمان ئەوەڵێ ئێمە پابەند نامین بە قەراری ناقانونیەوە کێشە و فەوزاکەیان خستە کۆمیسیۆنەکەشەوە وەڵا خراپتر لەوەش هاتن بۆ ئەنجومەنی دادوەری بەپێی یاسای کۆمیسیۆنەکە ئەو بە ڕێزانی کە بن بە کۆمیسیارە بێ سوێن خۆن لە بەردەم ئەنجومەنی دادوەری نەک سەرۆکی ئەڵێ لە بەردەم مەجلیسەکە مەجلیسیش بەپێی مادەی 33 ئەگەر کۆبوونەوە بکرێ ئەبێت سێ لە سەر چوار ئامادە بن بۆ کۆبوونەوەی ئەنجومەنی دادوەری باشە سێ لە سەر چوار لە کۆی 6 کەسەکە دوێنێ 5 کەس کۆبووەتەوە دوێنێ 5 کەس کۆبووەتەوە ئەمەش نیسابی نەبووە سەرباری بڕیارێکی ناسا ئەوە ناقانونیشە ئەمەشیان کردووە قسەکە لەسەر ئەوەیە کاکزانە دووسێ ڕاستی هەیە ئەبێ بوترێت بۆ بینەرانی کورساتی ئەزیز و بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان یعنی ئەم شکاندنی شکۆی دامەزراوانە لە پایچی ئەم ناشرینکردنی دامەزراوانە لە پایچی بەس لەبەری خواستی حیزبی تێ و ململانی و دەستبادن لەگەڵەواکەن و ئەم زەمانە ئێمە قسەی لەسەر دەکەین کاکزانەی بەڕێز کە باسی ڕووی قانونی و دامەزراوەکانەکەین بەداخەوە واڵێم لە 92 تا ئێستا هیچ کاتێ بەقەی ئێستا بێقانونی و سەروەرنەبوونی یاسا و ژێر پێکخستنی قانون حضوری نەبوو لەم سەردەما کە ئەمە مای خەمێکی زۆر گەورەیە و ئێمەمانان لە ڕاپەڕینمان کرد لە 92 بۆ ئێستا بۆ چی کردمان کاکزانەی بەڕێز بۆ ئەوە نەمان کرد دامەزراوەی نیشتیمانی دروستکەین بۆ ئەوە نەمان کرد ئێمە دامەزراوەکانمان کۆمیتە و لق و بارەکانە بن بۆ ئەوە نەمان کردمە کۆنە بن شەڕەکەمان بۆ ئەوە نەبوو قوربانیدان و خەباتەکەمان نەبوو مۆدەلێکی جیاواز پێشەکەین کەواتە ئێمە لە قاوغە قانونیە سەتحیەکە ئێمە ئەمانە دامەزراون ئەمانە کۆمەڵە جێگەن مەرامی حیزبی و ئاراستی حیزبی جێبەجێکەن بۆیە ئابەم چەشنە کە ئێمەمانان ئەم قسە ئەەکەین
مانای ئەوە نیە وڵاتەکەمان قانونێکی سرفی تیاابێ و بمانای ئەوەش نییە ئەو نەحترامی قانون بگیرێ بەس حەق وایە ڕاستی بۆ خەڵک ڕوونکرێتەوە لایەکەڵێ قانونیە لایەکەڵێ ناقانونیە ئەسڵەکە ئەمەیە ئەمە ڕێگە قانونیە دقیقە وازەحەکەیە سەرباریەوەی تەوافقە سیاسی و سازانەکەت شکاندووە بە کۆمەڵێ شکاندنی دامەزراوەکان باسی چوار دامەزراوت کرد مەسەلەن پەرلەمانە مەسەلەن کۆمسیۆنە مەسەلەن وەزارەتی دادا ئەنجومەنی دادوەریە شکاندنی شکۆی ئەم دامەزراوانە دەرەنجامێکی کارە سادباری لێکەوێت دەرئەنجامی کارە سادبار ئەوەیە خەڵک متمانەی بە کایی گشتی نامێنێ بە دامەزراوەکانە نامێت متمانە ئەنی بۆن لە قۆناغەکانی ڕابردووە ئەگەر قۆناغ بە قۆناغ متمانە نەمابێ کەم بوو بێتەوە ئەم جوڵانە ئینتیلاقێکی گەورەیە بەوەی کە متمانەی پێنامێنێ و ڕوونتری ئەکاتەوە بۆ خەڵک ئەم دامەزراوانە دامەزراوەی نیشتیمانی نین ئەمانە دامەزراوەی حیزبین و لەگەڵیشیە ئەو ڕەد و ڕەتکاری کە لە ڕابردوویان و کاکە ئێمە دامەزراوەی سەر بەخۆین و حیزبی نین و ئەوە ڕوون بۆ خەڵکی و لەگەڵیشیە ئێمە بەچی ئەم دامەزراوانە کە ئاوایان لێ هاو تۆ ئینتخابات بۆ چیەکە کاک زانای بەڕێز نەک ئەم دامەزراوانە کە شکۆیان نەما ئینتخابات بۆ چیەکرێت بۆ ئەوە نییە شەرعێت و ڕۆحێتێکی تازە بیتەوە بە مؤسسەکانە ئێمە مؤسسەکانە بەهای نەماوە لای خەڵکی شکۆی نەماوە لای خەڵکی ڕێز و تەقدیری نەماوە لای خەڵکی ئینتخابات بۆ چیەکە ئێمە تێبگەم خەڵکێکی عامیش خەڵکە عامەکە کاکە ئێمە ئینتخابات بۆ چی بکەین کە ئینتخابات خۆی بۆ خۆی کێشەی گەورە دروست کات ئێمە لە دنیا حیزب ئامرازە بۆ سەقامگیری و ئامرازە بۆی کە خۆشگوزەرانی بۆ خەڵک بێنێ ئامرازە بۆی قەیرانەکان لە کۆڵی خەڵک کاتەوە ئەزانی ئێستا لە هەرێمە حیزب بووە بە بەڵایەکی گەورە بۆ زیاتر خۆڵقانی قەیرانەکان باشە کاک چۆمانیانی خۆ ئەو کوردستان هەرێمی کوردستان مڵکی یەکێتی و پارتی نییە مڵکی گۆڕانی مڵکی ینی بە تایبەتی یەکێتی و پارتی کە دوو هێزی ینی کە تاکو بێن دابەشکاری بکەن کە تاکو بڵێ مەسەلەن بەڕاستی ینی وەکو زەنابەت شکۆی دامەزراوەکان بشێنن ینی وەزارەتی داد نهی یەکێتی نهی پارتیە پەرلەمان نهی یەکێتی هی پارتیە مەسەلەن کۆمسیۆن بە هەمان شێوە ئێوە خەڵکە ینی تۆ گەر حساب بۆ خەڵکەکە یان بەستەنها بۆ خۆت جاگەری یەکێتی بیکە پارتی بیکە کە دوو هێزە دەسەڵاتدار پرسیارەکەی زۆر جوانە ئەوەی جەناب زۆر جوانە ئێمە خۆ ئەم قسانێکە یەکەین ئەم دامەزراوانە هیچ شێی پارتیە یەکێتیە و پرسیارێکی تر لە هەمووی گرنگتر فاکتێک و ڕاستیەکە ئەمە لە کورساتی ئازیزەوەین یەکێتی تا لە ڕابردووە تا چەند توانیوێتی شکۆی دامەزراوەکان پارێزێ و لە ڕابردووە تا چەند بە خەمی پاراستنی شکۆی دامەزراوە سەروەری یاساوە بووە من پێم وایە گەل لە ڕابردووە هەنێشتە بوو کە بێڕێزی بە بەرامبەر بە پەرلەمان کرابوون لە 2015 کۆمەڵە حاڵەتی تر ڕوویە ئەگەرێکێتی لەو تەوقیتا مواقفێکی باشتری هەبوایە ئەم مۆزوعانەی خۆی نەگەر کاک زانەی بەڕێز ئەمە حقەتێکە یەکێتیە بێ باش بزانێ بۆیە هەموو حیزبانە بە گۆڕانەکەی منیشەوە کە ئێمە ئێستا ئیدامی پێین و لە ئەندامی جواتین و ئەوە ئێمەمانانی ژەگەر لە هەر مواقفەکە بێتە پێشەوە دامەزراوەکانی خۆمانمان خۆش نەوێ بە دامەزراوەی نیشتیمانی سەی نەکەین وا سەیریکەین نوێنەرێکە نێرین بۆ ئەوێ لە وەزارەتێکە لە مدیر عامێکە بەڕێوەبەری معاشەکەی نەبڕێ و نمایندەی حیزبەکەی ئێمە بکە و خەمی ئەوەی نەبێت دامەزراوەکەی تەقوێ بکە و بە هەنگاوی بۆ بنێ بۆ نیشتیمانی کە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە کە بەداخەوە ئەم کابینەیە ئەم کابینەی ئەم حکوومەتی ئەم خولەی ئاخیر و ئەم ئەجوایی کە ئێستا ئەگوزارێ هەنگاوەکان بۆ حکوومەتی خزمەتگوزار بۆ دامەزراوەی نیشتیمانی زۆر کاڵ بۆتەوە کاکزانە زۆر کاڵ بۆتەوە و لە ڕاستیشە بەرژەوەندی حزبیەکە ئەوەندە زاڵ بووە بەرژەوەندی حزبەکە ئەوەندە زاڵ بووە ینی چاومان مەترسیەکانیش نبینێ مەترسیە گەورەکان لەسەر هەرێمی کوردستان و ئەم هەرێمی کوردستانە بە چیەوە قەوارەکەی ماوەتەوە بەو دامەزراوانە ماوەتەوە بە پەرلەمانەوە ماوەتەوە بە حکوومەتەوە ماوەتەوە بە دەسەڵاتی دادوەریەوە ماوەتەوە بەم مؤسسانەوە ماوەتەوە ئەگەر قەوارەکەی بمێنێتەوە و ئەم مؤسسانە تعبیر لە ڕاگررتنی بڵین سیادە و سەروەری یاساکەن تعبیر لە گەیاندنی خزمەتگوزاریەکەن تعبیر لە ڕاگررتنی ئاسایشی نیشتیمانیەکەن کە ئەمانە مەها ئەو مەهامانەیان نەما ئەجێندای حزبی جێبەجێکەن باش ئەمانە وجودیان بۆ چییە ئەمە تێبگەم ینی جا هەر بچنەوە سەر بارەگا و لە خەکانی خۆیان و مەڵبند و کۆمیتە و مەکۆ ئەوانە لێ کۆتایی پێ بێن بۆیە ئەم فۆرم و تێڕوانینە تۆ دامەزراوە حکومیەکانە بەکاربێنی بۆ مەرامی حزبی هەر ئەوەی لێکەوتونە زۆر بەڕاشکاوی زۆر بەبێ ئەوەی کە ڕق لە دڵی مەسەلەن پارتیەکە گەر سیرمانەکەات پارتی کە بۆ نمونەمەی بۆ چوە سەر دوو ئەندامە لە بەردەم ئەنجومەنی دادوەری لە بەردەم کۆمسیۆن لە بەردەم شکاندنی شکۆی پەرلەمان شکاندنی وەزارەتی داد چ سوودێک ئەبینێ پارتی دموکراتی کوردستان واللهی وەخۆ فەرمو ئێمەمانان
لە ناخمانە هیچ ڕقوکینەیەک بەرامبەر هیچ پارتێکی سیاسی نییە بێگومان ئەو ڕخنانە شێگرین گریمانەوە هەنگاوێکی بکردای سەد لە ئێمەمانە خۆشمان قەڵەمەکەمان و زمانمان ئەوەندە تیژە لە ئاسی حیزبەکەی خۆمانە ینی لە ئاسی هەڵە و کەم و کوڕیا بێ ئینسان ڕاستی و بەڕازگۆیانە قسەکانی بکە ئەم هەڵ ئەمەی کە پارتی کردوێتی پێم وایە هیچ سوودێکی بۆ ئەو سەقامگیری نییە کە پێویستەکە بۆ هەرێمی کوردستانە بێ هیچ سوودێکی نییە بۆ ئەو یەک ڕیزەی کە هەموو دنیا داوامان لێکاڵێت تەبابن پێکەوە بن بە یەکەوە بن هیچ سوودێکی نییە باشە من پرسیارەکەم کاکزانە ئەمە بڕیار وابوو ئەمە بە حساب ئەم جوڵەیە بۆ لابردنی لەم پەرێکە بۆ انتخابات یعنی ئەم هەنگاوی کە پارتی دیموکراتی کوردستان ناوێتی على ئاساس بۆ ئەوەیە کە من ئێستا ئامانجەکەیت بۆ ڕوونەکەم بۆ چییە بەڵام وای دیعاکرێت ئەمە بۆ لابردنی لەم پەر انتخاباتە بەڵام باش بزانن ئەمە بەردێکی گەوریان خسە بەردەم پرۆسی هەڵبژاردن ئەمە لەم پەرێکی گەوریان خسە بەردەم پرۆسی هەڵبژاردن تۆ ئەوە تا ئێستا کۆمیسیۆنەکە نۆ کەسن بە نمونە گۆڕان کۆمەڵ یەکێتی یەکگرت و کە نوێنەریان لێوێ هەیە و باسییان کردووە ئەڵێن ئێمە ئامادەنین کۆبین و بەشداریش کۆبوونێ ناکەین ئەمە واز لەوە بێنە کۆمیسیۆنی پارتیە بەڵام ئەو جۆرەکە لە تەحتیل بوون جۆرێکە لە پەخستنی فعلی موسسەکە کە بە بابڕیارێکی پەرلەمانیش بە بەناقانونیش بێنی سوودی ئەمە چی بوو ئەمانوێت تێبگەین سوودەکەی بۆ ئەوە بوو کە مەرامە حیزبەکان جێبەجێ بکرێت یان ئەوەیە کە سەرباری ئەوەی کە سوودی نەبوو بۆ ئەو زمینەی کە لەبار بوو بۆ سازان و تەوافقی نیشتیمانی ئەو زیانەشی هەبووە ئەگەر گریمان کاگێزانێ بەڕست ئەگەر ئامانجەکە بۆ ئەو بوو بێت ئەم بابەتە بۆ ئەوەیە کە محکەمەی ئیتیحادی داوایەکی هەیە کە بڕیار وایە بەیانی دوایین جەلسەی ئەو بڵین ئەو داوایە بێت کە داوای تانەدانە لە یاسای درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان کە پەرلەمان لە 6/11 تەمەنی خۆی درێژکردەوە بە نایاسایی و بە ناعورفی و ناپەڕێی و ناچاری تانی لێدراوە ئەگەر بۆ ئەوە بێ بڵێن پەلەپەلێکەکەین و ناچارین بۆی نەوەکو محکەمەی ئیتیحادی بڵێ ئەوە ئەمە نادەسووری و کۆمیسیۆنەکەی عێراق بیکە ئەمە بە پەلەپەل ئەمە کارە ئەەکەینەوە ئەم بابەتە ئێخۆ ینی ئابم فۆرما کۆمیسیۆن کارا ناکرێتەوە سەرباری ئەوەی کاراکردنەوەی کۆمیسیۆن خواستی پارتی بووە خواستی یەکێتی بووە خواستی گۆڕان بووە ینی وتومانە ئەم بابەتانە یاسای هەڵبژاردن و کۆمیسیۆن ئەبێ کاراکرێتەوە کۆمیسیۆن کێشەیەک نەبوو بەڵام گریم کاکزانێ بەڕاست ئێمە بۆ چی تەمەنی پەرلەمان درێژکرایەوە بۆ ئەو بوو ئەو یاسانی کە ڕەهەندی نیشتیمانیانە پێکەوە حل بکرێت لە پەرلەمانە بە تەوافق حل بکرێ هەنێ یاسای بودجە و هەنێ بابەتی گرنگ هەیە پەیوەندی بە خەڵکەوێ برێتە پەرلەمان واز لەوە بێن ئەوانە هەر نەبرایە پەرلەمان بەڵام ئەگەر ئێمە لە سەرتاوە کاکزان ئەم نقطەی زۆر مهمە ئەگەر لە سەرتاوە ئەم پرسەمان ئەبردە پەرلەمانەوە بەبێ سازان و تەوافق والله درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانیشمان پێویست نەبوو ئەگەر بڕیار بووایە ینی ئەمەمان بۆ ئەوە تەمەنی پەرلەمانمان درێژ کردەوە کە ناچار بووین و نەکەوینە غیابی دەستوری و موسساتیەوە ئێمە ئەوەمان نەکرد لە پێش 6/11 بۆ دوای 6/11 کردمان و ئێستاش ئەم بابەتە ئەگەر بابەتەکە پەیوەندی بەوە بێ کە محکەمەی ئیتیحادی قەرارێکی وابە کاکزانەی بەڕێز محکەمەی ئیتیحادیەکە گریمان تەسەوڕەکەی سبەینێ محکەمەی ئیتیحادی بڕیارێک بدا ئەمە چەند جار دوایە خۆی لە ڕابردووە لە جەلسەی پێشووترە ئەم جەلسەی ڕابردوونە ڕابردووتر بڕیاریە بە داخستنی دادبینی ینی مرافعی داخست و وادەیەکی دانا بۆ خوێندنەوەی بڕیار کە ئەم وادەی دانا لە قانونە کە تۆ وادە دانا بۆ خوێندنەوەی بڕیار نابێ بچ تێڵچی تۆ بە بابەتی ترە بەڵام تێهەڵچوونەوە بە بابەتی کۆمیسیۆنی عێراقیان بان کرد داوای ڕوونکردنەوەیان لێکرایە ئامادەیەن تایە یاخود نا ئیشرافی انتخاباتکەن لە هەرێمە یاخود کە ئەمە بابەتێکی گرنگ بوو دوای ئەوەی کە وتەی ئەم کۆمیسیۆنی عێراق وەرگیرا دیسانەوە خەڵقی مرافعە کرانی دادبینی کۆتایی پێهاو بەیانی دانراوە بۆ خوێندنەوەی بڕیار يعني بۆ ئەوەیە کە قرار بخوێنێتەوە ینی مینە لە محتەمەلە پێشبینی کراوە سبینی قرار بدرێ چ قرارێکە درێ ئەم پرسیارە زۆر گرنگە بەدیدی من بە تێڕوانینی ئێمە لە ڕابردووە کە تحلیلمان بۆ ئەم بابەتە کردووە هەر ئەو کاتەشی کە پەرلەمان پرۆژه یاساکەشی لابوو ئێمە بەنووسین بە بڵاوکردنەوە هەر لەم بڵۆنگە پیرۆزەی کورساتی عەزیزەوە قسەمان لەسەرەوە کردووە ئەمە پێشبینی کراوە محکەمەی ئیتیحادی بڵێ نادەسووریە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بۆیە پێشبینیەکە بەرەو ئاڕاستەیە کە بڵێ نادەسووریە و لەگەڵیشە ئەوەشی کە کۆمیسیۆنەکەی عێراق کراوە بۆ داواکە و داوای ڕوونکردنەوەی لەکراوە پێشبینی کراوە لەوانەیە بڵێ کۆمیسیۆنەکە عێراق ئێوە ئیشرافی انتخاباتکەن لەبەرەوەی پەرلەمانی کوردستان کە تەمەنی یاسای خۆی تەواو بووە و کۆتایی پیاتۆ ناتوانێت هەمواری یاسا بکاتەوە ناتوانێت تەمەنی پەرلەمانی کوردستان بڵێن یاسای هەڵبژاردن هەموار کاتەوە ناتوانێت متمانە باتەوە بە کۆمیسیۆنەکە بۆیە کۆمیسیۆنەکە عێراق ئیشرافیکە ئەیچی ڕوئەیە ینی ئەم بابەتە جۆرێک لە ئەتوانین بڵێن انتخابات و هەڵبژاردنە بات بەرەو تونێلێکی نادیار
کاکزانەی بەڕێز تونێلێکی زۆر نادیار ئەوختە باشتر نییە بۆ هێزەکان جا ئەمە ئەکەوێتە سەر ئەم تەفاسیلانەی کە ئێستا بۆ جەناب و بینەران باسیەکەین لەوانەیە بۆ یەکێتی پێی وابێت باشترە کۆمیسیۆنەکە عێراق بێ بە نمونە لەبەرەوەی بڵێن ئەم بەم فۆرما کاراکردنی کۆمیسیۆن خراپە لەوانەیە پارتیش بڵێ کاکە دەی وەڵا کۆمیسیۆنەکەی عێراقیش بێت ئەی خۆ یاساکەش هەموار نەکراوە توێمەش بە دڵمانە لەوانەیە کەسیان عکسەوە ململانەکە واتون بێتەوە پارتی گریمانەیە بکرێ قەرارەکەی محکەمەی ئیتیحادی جێبەجێ نەکات لەوانەیە بڵێ من هەر بە کۆمیسیۆنەکەی هەرێمەیکەم یاوانەیە وا بڵێ لەوانەیە انتخابات لە دوو پارێزگا بکرێت لەوانەیە یەکێتی و پارتی ڕێبکەون ینی کۆمەڵە گریمانە و پێشبینی هەیە کە بەڵام زۆر معقدە لە هەموو حاڵەتێکە تەسەورەکەی من وای بۆی ئەچم بە تەقدیری خۆم بەپێی ئەوەی کە ئێمە زیاد لە 2006 متابعی قەراراتی محکەمەی اتحادیەکەین چاودێری هەموو بڕیارەکانی ینی بۆ پەرلەمانی عێراق ڕێگەی ناوە یەک مانگتەمەنی پەرلەمان درێژکرێتەوە و ئەو قەرارەشی کە بەڕێز بەڕەحمەد بێ کاکنەوشیروان لە 2009 داوایەکی تۆمار کرد بەڕاستی داواکە بە شێوەیەکی ئوسوڵی و دەستوری تۆمار نەکرابوو ئەینا هەر لەو کاتەشە محکەمەی اتحادی قەرارێکی وایە بۆیە قەراراتی سابقەی پێشووترمانێ لە محکەمەی اتحادی کە پێشبینی کراوە بەیانی پێتوانێت ڕێکەوتنی سیاسی بیوەستێنێت قەراری محکەمەی اتحادی بەڵێ ئێمە لە ڕابردووە کۆمەڵی قەراراتمان بوو لە محکەمەی اتحادی خۆ بە تەوافقات جێبەجێ نەکراوە بۆ یاسای 92 خاست هەمووی هەڵەوە شێنرایەوە ئێخۆ هەرێکێتی و پارتیۆم حزبانە بوون هەر گوێیان پێنەیە و قەراری محکەمەشان پێشگوێ خست ئەی هەر محکەمەی اتحادی نییە ناڵێ یاسای خانەنشینی عێراق کە دادپەروەرترین یاسایە بۆ خانەنشینێکی نەکبەتی ڕەشوڕووتی بێ پشت و پەنا بۆچی حکوومەت هێرەم جێبەجێ ناکە ئامادە نییە جێبەجێکە ئامادە نییە کە بچێتە ژێرباری ئەوەی کە ژیانێکی شایستە موچەیەکی شایستە بدرێ بە موچەخۆرانی ئەو قەرارانی محکەمەی اتحادیان جێبەجێ نەکردووە ینی بەڵام لەوانەش ئەمە جێبەجێ نەکەن بەڵام خۆ ینی کەوتۆتۆ سەر بەرژەوەندی حیزبیەکان کەوتۆتۆ سەر تەوافق سیاسیەکە بەڵام قەرارێکە و لە باڵاترین دامەزراوەی دادوەری لە عێراقەوە دەرەچێت پەرلەمانی کوردستان کاتێ هیچ بڕیارێکی و یاسایەکی ئەگەر احترامی قانونەکە قەرارەکە بگیرێت پەرلەمانت نامێنێت کۆ بێتە و یاسا هەموارکا و ئەوە بکە سەرۆکایەتی هەرێمە ئەبێ بەکاربڕێکرد حکوومەت ئەبێ بەکاربڕێکرد پرسیارەکەوەیە پەرلەمان نامێنێت کە ممارەسەی کارەکانی خۆیکە دوو سوڵتەت لامێنێت سوڵتەی فعلی هەردووشی لای پارتیەکە کاربڕێکەکە ئەمە دۆخێکی ئەکەی انتخاباتەکرێ انتخابات لە هەژەی 11 کرێ ئێگەر لەو کاتانەکرێت ئەی وادەی تردانرێ ئەی کۆمیسیۆنەکەی عێراق ئەمانێت تێبگەن کەی ئامادێ بۆ انتخابات کەی ئەعلانێکا بۆین ئەگەر کۆمیسیۆنەکەی عێراق نەبێ ئەمەی هەرێم بیکارێکێتی ئەڵێنچی حزبەکان ئینتر ئەڵێنچی ینی بابەتێکی معقەدە بابەتێکی ئاڵۆزە کە هەر تەوافق و لە ڕابردووە هاوارمان بوو کامان کرد بعد دابنیشین گفتوگۆ بکەین ڕێکەوتنکەین سازشکەین ئەو مەترسیانی کە لەسەر قوارەی هەرێم هەیە ئەو لە هەوڵی کە بۆ لە قاڵبدانی قوارەی هەرێم هەیە ململانی حزبەکانی نێوان یەکێتی و پارتی حزبەکان بە تایبەت یەکێتی و پارتی بە ئەمە پەلەکردن وا نەکات ئێمە تەسریع بە لە قاڵبدانەکە بکەین وا نەکات جۆش و خۆشی ئەو مەترسیانی کە لەسەر هێمە ئێمە زیاتری بکەین مەترسیەکان زیاتر بکەین ئەمە مەترسیەکان زیاترەکەوە هەر ئەمەش ململانێنەیە ڕنگیاوەتەوە لەسەر بابەتی یاسای بجە و ئەو فەوزایی کە لە پەرلەمانەیە بۆ بابەتی ئەوانش باسەکەین بەڵام ئەو بابەتە یاساییە بەڕاستی گرنگە کاک چۆمان من بەڕاستی بە دیوێکی تردا و پرسیارە بکەم ئەو نەبوونی سازانە ئەو ئاڵۆزکردنە ئەو کردنەوەی گرەیە لە ماوەنیەڵێ گرەی دەست مەخەرەدان مەسەلەن ئەمانە هەمووی هی ئەوە نیە بەڕاستی ڕاستلەشینێکی گەورە دروست بێ یشتیە گۆڕانە هێزولانە سیاسەکانە بەرەیەکە هاوپەیمانەتێک دروست بێ کە ئیدی ستۆپێک بۆ دۆخە بکرێ داوای ریفۆرمێکی سەرتاسەری بکرێ بەڕاستی لەبارەیەوە ینی ئەو هەموو شکۆشکاندنە بەو شێوەیە مردنێکی لەسەر خۆنی ئەمە بەڕاستیمان تۆ قۆناغ بە قۆناغ ینی بۆ نمونە لێسەنەوەی مەلەفی نەوت لە شەردەسی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە بەمە ڕانەسڵەچین بە ئەنی ئەمە بابەتێکە خۆمە من پێم وایە ئەمە سەپێنرا بە سەرمانە ئەمە لێسەنەوەی مەلەفی نەوتە ینی ئەگەر ئێمە پێمان وابێت نەوت 100% لە دەژێردەسی ئێماماوە ئەوە تا باش ئێستا بۆ نەوت نافرۆشتی ئەگەر لە ژێردەسی ئێمامای نەمانتوانی بفرۆشین بە لە ڕێی تورکیاوە ینی قۆناغ بە قۆناغ ئەم هەرێمە مەسادیر ئەساسیەکانی خۆی نقطە قووەتەکانی خۆی نەوتە پاراستنی قوارەکەیەتی یەکڕیزیەتی حکوومەتەکەیەتی تۆ ئابم چەشنەکەی لاوازبوونتە لە بەرامبەر بەغایە بە دوانەچوونی ماف و شایستەکانی خۆتەوەکو قواری هەرێمی کوردستان کە ئەمانە ناکەی تۆ بمانە ڕاناسڵەکی بە قسەی یارەکانی ڕاناسڵەکی بە قسەی نەیاری ڕاناسڵەکی بلاسخار پێێتەڵێ لە مەجلیسی ئەمن باس فەس ینی ئێمە فەس
حکا بەڕاستی کە ئەڵێ ئەمە دۆخی پێشمەرگەی ئەمە دۆخی ململانی نێوانی چێتی و پارتی ئەمە دۆخی انتخاباتە ئەمە وەزعەکەیە مامۆسایەکی زانکۆ بە زمانی فارسی پێمانەڵێ کورەکە کە بە عەرەبی پێمانەڵێن ڕۆژنامە نووسان لێرە هاوارەکەن دوژمنەکانمان پێمانەڵێن گوێیەک نەماوە بیستن کاکزانە ئەنی ئەگەر گوێیەک ماوە بیستن ئێستا وەختی سازشکردنە وەختی تەنازولاتە وەختی قوربانیدانە وەختی ئەوەیە پارتی بە پلەی ئیمتیاز بێتە پێشەوە سازش بۆ هەنێشت کات ئەمە بۆ ئەوە تەفزیلی یەکێتی بین و گۆڕان بەسەر پارتیە پارتی هێزی یەکەمە پارتی پێویستەکە سازشی زیاترکە و لەگەڵیشیە ئەم دەستبادانی کە یەکێتی لەگەڵ پارتیاییکا و هەنێ جوڵە ئەکات و ئەوە بەڕاستی بێ ئاگای لە قواری هەرێمی کوردستان بێ ئاگای لە ماف و شایستە دارایەکان بێ ئاگای لە موچەخۆران بێ یعنی ئەو جوڵەی کە لە بەخا کرێت با وا نەکەوێتەوە ئێمەی تر ئەو تر ماڵی کورد لە بەرامبەر بەخایە پیشان بین کە پەرتەوازین و یەکڕیزین و بێگومان زۆر ئەسڵان هەنێکات ئەوە ناوبژیمانەکان هێستا هەنێکات لە ڕابردووایان و بەڕێز سوودانی کەوتۆتە بینەوە لە بینێکێتی و پارتیا بۆی دۆخەکە هەوان کاتەوە ئەی باشە ئێمە کەسمان نیە لێرە ینی گەورەتر لە حیزب بیر کاتەوە و دۆخەکە ئەهوان کاتەوە ینی ململانە حیزبەکان ئەوەندە زاڵە کە بەداخەوە زاڵیشە ناتوانین ئەم دۆخە ئیقلیمیەکە دۆخە دەولیەکە گەمە نێو دەوڵەتەکان ئەکوڵێ ئێمە هی ئێوە دابنیشین باش دەستبادانە هەر کەسێ بیباتەوە کەس نایباتەوە باوەڕکە کەس نایباتەوە کاکزانە کەس نایباتەوە لەبەروی خەڵکەکە زەرەکە قوارەکە زەرەکە ئەگەر پێت وایە حیزبەکەی خۆت ئەیباتەوە حیزبەکەت خەڵکەکەی نییە خۆتەکەی خەڵکەکەی نییە ئەگەر خەمی خۆت و خەمی عائیلەکەی خۆت و دارایی عائیلەکەی خۆت و ڕۆژ بە ڕۆژ بلۆکردنی پارە و گەورەکردنیەتی لەوانەیە لە جوزیەکە پارەبەریتە دەرەوە بیبیتەوە ئەی ئەم میلەتە ڕەشوڕوتێکی خەمی بخوا میلەتەکە زەرەکە چێ ئیباتەوە لە میلەت دەیباتەوە لە قوارەکە شەیباتەوە بۆیە ئێستا وەختی ئەوەیە ئێمە بەهۆش خۆمان بەداخەوە ئەم قسانی ئێمەش بەخوا هەنێک کات وای لاتوە ئەم قسانش هەر ینی جۆرێک لە خەڵکێکە کاکە بەس نەبوو بێزار نەبوون لەم قسانە لە ڕاستنی لە بوتنی ڕاستیەکان بێزار بەس ئامۆژگاریکردن ئەمە لە قسە لە ئامۆژگاریکردنانەماوە لە وتنی ڕاستی و دڵسۆزیانەمە ئەم قسانە قسەی دڵسۆزیە بەڕاستی نە قسەی ئەوەیە دژی پارتی بین نە دژی یەکێتی بین و ئێستا ئەم ململانە حیزبیانە ڕۆچۆ بۆ ناو حکومەتی هەرێمی کوردستانی ڕۆچۆ بۆ خزمەتگوزاری کورە ڕۆچۆ بۆ لامەرکەزی ڕۆچۆ بۆ دابەشبوونی بۆ نەعەدالەتی جوگرافی ڕۆچۆ بۆی کە دوو پارێزگات لە هەولێر و دۆک یەخوا عافێتیان و شایستیانن دۆخی خەدەماتیان دۆخی جادەوبانیان و تونێلیان هەموو شتێکیان باشە ئەو حاڵی سلێمانی و ئەم ناوچەیە ئەوە حاڵی دەڤەری گەرمیان و کە والله دڵمانژانەکە بۆ ئەم دۆخی سلێمانی ئەم ناوچەیە دڵمانژانەکە نەک لە بەروی باوەڕمان بە جیاوازی ناوچەیی هەبێ باوەڕمان بۆ ئەم هەرێمی کوردستانە پێویستی بە خزمەتە بەڵام ئێمە معقول نییە ئەم بێخزمەتیە معقول نییە ئەم ینی دۆخی سلێمانی کاکزانە لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی خەدەمات لە ڕووی جوڵەی بازار لە ڕووی داهات لە ڕووی جمع و جوڵی بازرگانی ئەکوڵەیە کاکزانە ململانەیەکی تر لە بەغدا یەکێتی و پارتی بەریەک کەوت یەکێتی ئەڵێ کە ئێمە تەنها بڕگەیەوەی کە ئەولێوات بۆ موچە بێ و سەدادەوە هەر پارێزگایەکی ناڕەزا بوو لەوە لە عەدالەتی هەیە لە دابەشکردنی داهاتە بتوانێت لە بەغدا ڕاستەوخۆ پارەکەی بۆ بێ پارتی ژەڵێ و کۆمەڵێک بڕگەی تر هەیە چێتی ئەڵێمە تەنها دەنگمان بۆ سێداوە لەسەر ئەم سیانە ڕێککەوتوین پارتی دیموکراتی کوردستانی ژەڵێ نەخێرەوە قواری بچووکردنەوەی قواری هەرێمی کوردستانە لەم بابەتەی لەکوێ بچووکردنەوەی قواری هەرێمی کوردستانەکە لە ڕاستیە پرۆژه یاسای بودجەکە ئەوەی کە بەشێکی سیاسیە لەسەر ڕێککەوتون بەڵێ بەڵێ تقریبان وردە و تەسعیدە کاڵترە بێتەوە ئەو تەسعیدە وردە کاڵە بێتەوە و فشارەکان بەردەوامە بەڵام ئەم پرۆژه یاسای بودجەیە گەسەی کەی بەڕاستی دڵخوازی قواری هەرێمی کوردستانیە لە یەک دوو خاڵە باسیەکەم لەوەی کە ینی ئەم بابەتە وەزیری دارایی حکوومەتی عێراق سەلاحیەتەکانی زۆر گەورەترە لە حکوومەتی هەرێم و لە وەزیری دارایی و لە سەرۆکی حکوومەت خۆ ئەمە لەوانەیە پارتیم قسەی پێخۆش بێ وەڵام قسەی لەبەر پارتی ناکەین لەبەرەوەمانە داهاتی نەوت و داهاتی ئەم سنوورە حەق وایە بێتەوە بۆ هەرێمی کوردستان حەق وایە لای هەرێمی کوردستان بێ بەڵام لەژێر ڕقابەی بەغایە نەبێت و لەژێر ڕقابەی دامەزراوە ڕقابیەکانی ئەوان نەبێ و ئەو پارێشی کەیێتەوە ئێرە ئەگەر لە چوارچەوەی یاسای بودجا خەرج نەکرێ وەڵا نەعەدالەتی تا دروستە بێ نەعەدالەتی جوگرافی تا دروستە بێ ئەبێ زەمانەت هەبێ بۆ پاراستنی زەمانەتەکە ئەوە نییە ڕاستەوخۆ لە خۆناغی یەکەمە ڕاستەوخۆ تەعامل لەگەڵ پارێزگا بکرێ ئەوەیە کە تۆ کۆمەڵە زەمانەتی تر هەیە
بۆ نمونە ڕقابەکانی بەخات هەیە دامەزراوی ڕقابیت هەیە لەگەڵیش ئەبێ یاسای بودجە دەرچێنێ خۆ باشە 10 ڕۆژ نابێ 15 ڕۆژ نابێ یەکێتی و پارتی نێوەڵات جێگری سەرۆکی حکومت کە بەڕێز قوبات تاڵەبانیە لەگەڵ سەرۆکی حکومەتە کە بەڕێز کاک مەسوودە خۆیاندانە نیشتن لەسەرم خاڵانە ڕێکنەکەوتن لە کۆبوونی ئەنجومەنی وەزیرانە لیژنەی بۆ پێک نهات هەموو داهاتەکانی هەرێمی کوردستان بچێتەوە یەک سەبەتە و لە چوار بە عەدالەتی دابەشکرێ ئەوەی بەخا ئەگەر ئێمە ئەمانەوێت جارێ با دەست نەبین بۆ تەعاملی ڕاستەخۆ لەگەڵ پارێزگا ئەم قسەی کە یەکەین ئەمە ماناوی ئەوە نیە دژی سلێمانی و ناوچەکانی خۆمان بین ئەمانەوێ لە چوارچێوەی پاراستنی قەواری هەرێم و لە چوارچێوەی دەرچوانی یاسای بودجەیە ئێمە بتوانین ئەم دادپەروەریە بەدیبێنین ینی بەشێکی دادپەروەریەکە ئەوەیە بەڵام خەڵکی گەیشتۆتە شتێک ڕەنگە خۆشت باش بڵین ببوورە ئەوەیە من لە ڕابردووە شەڕمان لەسەر گرۆزانە بەتێ بڵێ چی خەڵک ئەوەیە کاڵێ ئەگەر حکومەتی هەرێم پارتی نەعەدالەتی ئەکات ئەوە ئەکات لە ڕابردووە کردێتی ئەگەر ئەمە بچێتەوە دەست من بە ڕاشکاری ئەم قسەیەکەین تااقەتی پێچووپەنامانی لەوانەیە ئەم نەعەدالەتێ دروست بێ بەڵام ئەم ڕێگەی ترت هەیە بۆ ئەم بابەتە دەرچوانی یاسای بودجە باشترین پاراست ڕێگەی قانونی ئوسوڵیە بەدەر لەوان مەسەلەن لە تەنانەتە گەرە خەڵک بتوانێت لە هەولێر و دۆهۆچیش دۆخێک دروست بۆ ئەڵێ تەنها موچەمام دەنێ بەداخەوە ئەو قسەیە بەداخەوە کەم وەک ڕۆژنامنووسێک ئەوەندە خەڵک پرسە نیشتیمانیەکە و قەوارەکەی لا مهم نییە ئێستا کە باسی قەوارە ئەکە یەک دنیا ئیمۆجی پێکەنیت لە سوۆشال مدیا بۆ دێت بەڵێ وڵاخۆی مامانە بردووە و دوسێ ڕۆژ پێش ئێستا باسی ئەومان کرد وانە قسەشمان پێ وترا بێ سەرباریەوەی ئێمە خۆمان زۆر بە دڵسۆزتر ئەبینین بۆ قەواری هەرێم زۆر لەو حیزبانی کە ئیدعا و بانگەشەی فشە قەومی و دەوڵەتداری ئەوانەیەکەن ئێمە ومانان بەڵام زۆر هاوڕاتم لە زەهنی خەڵک باوەڕی بە قەواری هەرێم نەماوە بە ئاڵا نەماوە بە دامەزراوەکان نەماوە ئەو دامەزراوانەی کە بێبەهایە کەشکۆیان نشکێنێ بەڵێ بێگومان من خۆم ئەوە ئەزانم ئەمە بەچی خەڵک متمانی بۆ دروستە بێتەوە بە ڕازگۆیی حیزب بە دڵسۆزی حیزب بەوەی کە دەستبەر نەداتە کاروبارەکانە بۆەوەی کە خەمخۆری موچە و دامەزراوەکان بێ خزمەتگوزاری بێ بەڵێ ئێستا ئەزانم خواستی خەڵک لە قۆناغی یەکەمە موچەیە بەس ئەم بابەتی موچەیە ئایا بم ئەوەی کە لە ڕێکەوتنەکەی ئەوەی لە ڕەشنووسەکەی پرۆژه یاسای بودجە ئایا موچە یان ئەو داهاتی لە بەخایەت بەشی موچەکات بەشی خزمەتگوزاریەکانەکە ئێستا مەبلەغی پارە دیاری کراوە لە ناو زمانیانە 5 ملیارێک دلار ئەم پارێ زۆرە بۆ ئەو بانقی بازرگانێک کە پێویستەکە لە ماوەی ئەم چەند ساڵا بیاتەوە ئەم پارەیە بۆ لەسەر حسابی موچی خەڵک و قوتی خەڵک بۆ کە لە کاتێک خەڵک قەرزی نەکردووە قەرزەکە نەدراوە بۆ خزمەتگوزاری بەڵێ خەڵک پارەی لێ بڕاو بۆ ئەدرێبەوە بۆ ئەم مەوزوعی پاشەکەوتە کاکزانەی بەڕێز بوو بە مزایدەیەکی زۆر بێمانە ینی لایەک حد لایەک ڕایەکێشێ بۆ خۆی کە بەداخەوە بەڕاستەقین ئەگەر ئێمە لە خەمی پاشەکەوت تابووینە ئەو شەڕەمانە بردە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمەوە حکوومەتی هەرێم کردوێتی بە قەرز لە ئەستۆی خۆی باش و شەڕە بۆ نابین بۆ جارێ لە قۆناغی یەکەمە و بە حزبەکەی خۆشمەوە کە کەم تەرخەمین لەو مەجالە چیمان کردو بۆ گەڕانەوەی پاشەکەوت کە قەرزە لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام مادەم لەوێ هاتووە ئەو بڕی کە دیاری کراوە پارەی بۆ تەخسیس نەکراوە ئەم دەسادەیە لە چەنە کاکزانە ئەمانوێت تێبگەین ئەم لە سادەیە لە کۆی ئەو بڕەپارەیە دێت ینی ڕوون نەکراوەتەوە ئەگەر لە بەپێی مەبادی عامەکانی قانونی بودجەش پارە تەخسیس نەکرد بۆ سێکتەرەکان تۆ چۆن بۆی سەرفەکەی چۆن لە چی ئەیەیتێ ئەمە گرفتی قانونیە وە لە ڕابردووشە ئێمەمانان کە شەڕمانەکرد یان ڕەخنەمانەگرەمان و ڕێکەوتنە شخصیەکانتان ڕێکەوتنە عایلەکانتان ئێستا خۆشبەختانە بۆ بە ڕێکەوتنی حکومەتی هەرێم عێراق با سوبخێکی قانونی هەبێ با مراعاتی مەبادی ئەدەستوریەکاندا بۆی دوایی یەخەت نەگرێت لە محکەمەی ئیتیحادی و یەخەت نەگرێت لە ینی من پێتەڵم قەراراتی محکەمەی ئیتیحادی ئەڵێ چی ئەڵێ پرۆژه یاسای بودجێ عێراقەوەی کە حکومەت ئەینێرێ نابێ پەرلەمان تەغییری جەوەری تیا بکە گۆڕانکاری ڕیشەیی ئەمەی کە کرایە گۆڕانکاری ڕیشەیی نەبوو لە ئەوەی کە ڕێکەوتن حکومەتی هەرێمی کوردستان ینی قسەکە لەسەرەوەیە و هەتا و بڕگەیشی تیا بوو پەیوەستکردنی حکومەتی هەرێم بەو مەبلەغە بڕێی دیاری کراوە بە 400,000 بەرمیل نەوتەوە بەبێ ئەو دوو کێڵگەیە ئەگەر ئەو 400 نەدرا ئایا عێراق پارە نانێرێ بۆ هەرێمی کوردستان ئەی وەستێنێ بابەتەکە دەست و پێبند بەستێکی زۆر قورسی ئای ئەم دەست و پێوە خودی ئەندامی لیژنەی دارایی نوێنەریەکێتیش وتی ئەمە لەسەر ئەوانە داوای پێداچوونەوەمان کردووە ئێمە قسەکەی ئێمەش بۆ ئەم بابەتە بوو کە موچەخۆر زەردەکە کە ینی ئەم مزایدە دوور خەنەوە ینی دۆخەکە وای لێ هاتووە باشە کاک چۆمان هەست ناکەی ئینسان شەرمەکە بەڕاستی زۆر باشە هەست ناکەی کێشەکان یان ململانەکان یان چارەسەر نەبوو میان خەریکە دەنە دەست بەغدا بۆیان چارەسەر بکە وڵا گەر ئێمە پێمان وابێ بەخا کێشەمان بۆ چارەسەرەکات ئەو بە هەڵاتوین ئێمە بەغا بە دێوەسمە نازانین وەک ئەو خەڵکە و پارتە سیاسانەی ڕۆژەکەیان و دراوسێمانن ڕۆژەکەیان و دوژمنمانن دەڵا ڕۆژێک دوایەوە بە 180 دەرەجە باوشیان پیاکردن و ئەیان و ئێمە بەشێکین لە عێراقی خۆشەویست و ئەوە ئێمە وا ناڵین بەڵام
لە ڕابردووشا بەدرێ ئاوردانەوە بۆ 100 ساڵی ڕابردوو خۆخۆری خۆمان و ناتەبایی خۆمان هەموو شتەکانمانی خۆتە مەترسیەوە هەموو پرۆژە استراتیژی و قومیەکانمانی فەشەل پێێناوە ئێستاش ئێمە پێمان وابێ بەخە ناو بژیمانەکە بەخە خواستێکی گەورە هەیە لە بەخاوە بۆ مەمەرکەزیکردنی ئەم عێراقە ئەم خواستە لەسەر ئاستی ئەقلیمیش هەیە لەسەر ئاستی دەولیش هەیە کە زۆر مەلەڤەرەوە بە بەخا ناوەند بێ باشە تۆمەت پێخۆشە ئەتێ ئەمە پەلە بکەن لەمە ئەی بۆ تۆ قواری خۆت و ئەوەی کە دەسەڵاتانەوە و مەوزوعانە بۆ خۆت نایپارێزی ئەتەوێ ئەم مەلەفانەیە یەک بیتەوە بە بەخە ئەوە تا کۆمیسیۆنەکە و دوێنێ بۆ لە ئاخیر بابەتە بەیەکجاری ئەنجومەنی دادوەریشیان لە بەرچاوی خەڵک بێگومان تۆ کە دامەزراوەکانی خۆتوالیەکەی باشە کاکزانە بۆ خەڵک پەناوەتە مەرە محکەمەی اتحادی لێرە ئەنجومەنی دادوەری خەڵک بە دام و دەستگاکان نییە خەڵک باوەڕی بە قەزانەماوە کە من دڵم ژانەکەواڵێم خەڵک باوەڕی بۆ قەزایانەماوە کە ئەڵێ من ئەو شوێنە حەق و باتڵم بۆ جیاکاتەوە مافم بۆ وەرگێتەوە کە ئەوە حاڵی بێ و لەگەڵیشیان مۆدلی فشاری مەدەنی و مۆدلی ئەوەی کە خۆپشاندان وانش طبعا فۆرمەکانی وردە بە هاکەی خەریکە لە دەستەیە بۆیە پەنابردن بۆ مەحاکمی ئیتیحادی وەکو فشار بەکارێنێ وەکو مۆدلێک وەکو بێهیوابوون لە دامەزراوەکانی هەرێمی کوردستان بەکارێنێ کە تۆ بێهیوانە بوو تا ئەوەت نەکرد ناچوی بۆ بەخە بۆیە گواستنەوەی چارەسەرەکان یان گواستنەوەی یەکلاکردنەوەی کێشەکان لە دامەزراوەکانی خۆت بۆ بەخە ئەو حیزبانن کە بەحساب شەڕی پاراستنی قوار هەر ئەوانە نەینێرن بۆ ئەم بابەتانە ئەبەنەوە بۆ بەخە هەر ئەوانن ئەیانەوێت بەم هەنگاوانە قورسایی بەخا زیاترکەن کە من وەڵێم خۆم بەخا دوژمنی ئێمە نین پرسیارێکی ترکەم باز لەوە کرێت کە پارتی دموکراتی کوردستان لەماوەی ڕابردوودا سوودی زۆر بینیوە لە نەرمینواندنی یەکێتی بێ جابە بە نەرمینواندن بێ بە ڕاکێشانی هەندێک بەرپرس بێ لە ژێرەوە بۆ سوودی پارتی لە بزوتنەوەی گۆڕان بە هەمان شێوەیە زولانە سیاسەکانیش دەرەقەتی و بابەتە ناتون ئێستا پارتی نایەوێت لەو غرورەی یان لەو هێزە یان لەو قوتەی کە بە پارە بێ بە بەکڕین بێ بە هەر شتێک بێ کۆی کردوتەوە بە خۆڕێخستنەوە بێ بە پلان بێ حزب ئیتر مافی خۆیەتی ناوێت بێتە خوارەوە ئەمە ڕاستی تێدایە ناژێتە خوارەوە هەرچی ڕوودات والله جا تۆ ینی نەکەر بۆ پارتی بۆ هەموو حیزبێت بە تایبەتی لە کاری سیاسی و حیزبیە خۆ ئەوە نییە بڵێ من وعدم ماوە ئیتر نابێ سازشی بۆ بکەم ئەمە قسەی کۆتاییمە تەفاوزاتە گفتوگۆیە کارتی فشارە ئەم مەوزوع مەلەفانە مەلەفن پەیوەندی بە خەڵکەوەیە کاکزانە بابەتی انتخابات و مەبەستم چی خەڵک سنتەر ماوە لە ناو حزب بە هیچ جۆرێ هەر لەبەر ئەوەشە بۆ قسەی جەناب دەڵێ پارتی نایەتە خوارەوە لە قسەکانی و یان سازش ناکە و یا ئەوە ناکە خۆ ئەمە لە دیوەخانانین کاکزانە خۆ ئەمە چارەسەری کێشەی کۆمەڵاتیان نین ئێمە لە بەرامبەر پرۆسەیەکی سیاسی یان لە بەرامبەر کێشەی خەڵکان لە بەرامبەر دەنگ دەرانین مافی سیاسی خەڵکان کە انتخاباتە کە تۆ قۆرخێکی بۆ خۆت یان لە نێوان ململانی یەکێتی پارتیا بە دەرەجەی ئیمتیاز یان مەلەفی پێکاتەکان ئەکرێ بە ئامرازێک بۆ ململانێ ئەمە مافی خەڵکە مافی تۆ نییە زەوتیکەی و لە ڕابردوو شاگەت پارتی سەرەداوی هێز و ئەوی لابوو بێت و سەرەدای قوتیش ئەم حزبانش مافی خۆیانە بە خۆیان بەهێزکەنەوە بڵێن و ئەگەر لە ڕابردووشە ئەم ناکان زیاتر بووە و زۆرتر بووە و پێکەوە بووە هەنێشتە بوو لە هەرێمی کوردستانە ڕووینەیە دڵنیا بە ڕووینەیە هەست ناکەی بە هەر پرسیارەکان بۆی تجاهە نەبێ هەست ناکەی ئەو نەرمینواندن و ئەو ڕۆمانسیەتی لە ڕابردووە لە یەکێتی و گۆڕانە هەبووە ئەوەندەی تر دۆخەکەی بەلەکۆی گشتی هەرێمی کوردستانی شاتوشی ماڵوێرانی کرد بەداخەوە لە ڕابردووە ڕوویاوە من لەگەڵەوانیم ئێمە نەرمیندوانە نابێت لەسەر حسابی شکاندنی سەروەری پەرلەمان و مافی خەڵک و ئەوانە بێت ئەبێت لە بەرامبەر و حاڵەتانە یەکێتی و گۆڕان و هەموو حیزبەکان زۆر تون بن زۆر پێداگر بن زۆر خەمخۆر بن زۆر مکوڕ بن لەسەر بابەتەکان لە ڕابردووە نەبووم بابەتە نەبووە نمونەی نەبووە کە ئەگەر ئێستاش ئەمە پێمان بڵێ ئەمە نقطەیەکە دەستپێکەوە بۆ داهاتوو من خۆم بەخوا ینی بەدگومانم بەرامبەر بە یەکێتی لە کورساتی عزیزەوە قسەکەین تەمە ناکەن بابەتانە ململانی حزبی نەبێت لە قۆناغێکان ڕێبکەون و لەسەر مؤسسەکان و دامەزراوەکان و شکۆی پەرلەمان و هەمووی ئەمانە وەلا بنێن و بشتنەوە سەر مەوزوعەکان ختامی کەلاممان ختامی جلسەکەمان ئەوە بێ مەسەلەن ئەگەر بێت و کاکچۆمان بەڕێی جەنابێت ئێستا بەیانی یەکێتی و پارتی و گۆڕان لەسەر مێزێکدا بنیشن بڵێن ئێمە هەر هەمومان هەر سێ حزبەکەمان کەم سێ حزبە زیاتر پێکەنەری حکوومەت ئەوانی تریش سنگ و پێگە و ڕێز و احترامی خۆیان هەیە لای خەڵک بەڵام پێت وایە لە 100 کەس چەند کەس بڕواکە کە ئەو سێ هێزە بێکەوە بتوانن خزمەت ئەکەن
ینی مەبەستم لە شکاندنی متمانەیە یان متمانە نەمانە لە نێوان خەڵکو و هێزە سیاسەکان تاکو بێ ئێمە بەردەوام لە ناو خەڵکین لەگەڵ خەڵکین و گفتوگۆ و قسەکانیشمان قسەی دڵی خەڵکە و بە زمانێکی سادە و ڕەوان باسی مەعاناتی خەڵکەکەین ئەگەر باسی خەڵک و تێڕوانینی خەڵکی وڵای خەڵک هیچ باوەڕی بێمە نەماوە بە هیچ حزبێ نەماوە بە تایبەتی ئەو سێهێزەی کە باسیەکەی گۆڕان و کۆمەڵ و گۆڕان و یەکێتی و پارتی ئێمە ئێستا بووین بە شەریکی یەکێتی و پارتی لەم کابینی حکومەت و ئەوانە ئیحراجێکی زۆر گەورەشمان بۆ دروست بووە و بە تایبەتیش ئەگەر لەسەر مێزێکی گفتوگۆ دابنیشین لە ذهنی خەڵکا شتێکە یاڵێنەوە شێکەکەیان دابەش کرد ئەی بۆ ئەم معادلە و مەفهومانە پێچەوانە نەکەینەوە باش ئەی باشە بۆ ئەمە پێچەوانە نەکەینەوە خەڵک متمانەی نەمابێ مەسەڵەن بۆ لە ڕەنگە لە 100 کەس 20 کەس بێت هەو انتخابات دەری خست کەواتە بۆچی نایتەوە جارێکی تر ڕێکەوتنێک لەسەر بەرژەوەندەکانی خەڵک ناکرێتەوە جا ئەمە ئەو فۆرمە تازەیە کە ئێمە ئەمانەوێت بانگ هاوارەکەین قسە ئەەکەین ئەنووسین باسێکین ئێمە پێویستمان بە دنیابینی و فۆرمێکی تازەیە بۆ ئەم شێوازی ململانەیەمان لەگەڵ پارتی لەگەڵێکی بە یەکێتی لەگەڵ گۆڕانە بۆ کای حکومڕانیمان بۆ حزباتیمان ئەم فۆرمە تازە بێت سنتەر خەڵک بێ ئەگەر پێت وات بێ حزبەکەت بێت و کەوادیرەکانە بێت و مەڵبەندەکەت بێت و لەقەکەت بێت و مەکۆکەت بێ ڕازیکردنی دڵی ئەوان بێ بەخوا ڕۆژ بە ڕۆژ خەڵک لێمان دوورەکەوێتەوە کاکزانەوە ڕۆژ بە ڕۆژ سنووقەکانی دەنگان و بنکەکانی دەنگان چۆڵتر و قەڵەباڵغیان کەمترە بێ بۆیە ئەگەر ئەم بابەتە ئەم هاوکێشەیە بگۆڕێکە من زۆر بە دووری بینم زۆر بە دووری ببینم سنتەر لە ململانەکانمان نابێ و لە پرۆژەکانمان بێ کە بەڕاستی قورس نییە کاکزانە ینی قورس نیە ئەگەر بمانەوێ ئیش بۆ خەڵکەین واللهی ئەوە بەرنامە و پرۆژەی جوان و ئەوە ئایدیای جوان هەیە ئەگەر بمانەوە ئیش بۆ خەڵکەین خەڵک ئەتوانین بینە دۆخێکی باشتری سەقامگیری دارایی دروست بێتەوە بێگومان خەڵک متمانی دروستە بێتەوە ینی خەڵک ئێستا کە باوەڕی بە قوارەکە نەماوە بۆ شتا جوانانە نەماوە کە باسمان کرد باوەڕی بە هەڵبژاردنیش نەماوە ئێتۆ هەڵبژاردن بۆ ئەم ململانیانەی کە یەکەین بۆ ئەومان بووە ینی متمانە بگەڕنەوە سنووقانی دەنگان بۆ ئەومان بووە خەڵک نەڵێ ئەوە هەر لە ئێستا پارتی ئەو نەکورسی هەیەەوە تەزویرەکە کرا ئەوە کرا بەشێکی متمانەکە ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک و پێگەردە ئەگەر ئەم بابەتە ژانی ئەنجامدانی انتخاباتێکی نزیک ئەمن ژانەکەی بێ ئەمەی بێ خەڵک چۆی باوەڕی بە انتخاباتە بێنێ چۆن سنووقەکانی دەنگار و منکەکان چۆڵتر نابێ خەڵک لەسەر حیزبەکان لەسەر بەرژەوەندی حیزبی ئەمە شەڕیان بێ لەسەر کورسی ئەمە شەڕیان بێ لەسەر کورسی کۆتا کە ئەمە کورسیشێتی و پارتی نییە بەڕاستی ئەم شەڕە بۆ چیە کرێمە تێبگەم ئەم پارتی ئەم دەستگرتن بەم کورسی کۆتان و لە پای چێتی ینی لەسەر ئەمە شەڕەکرێت خەڵک باوەڕی بە انتخابات نامێنێت تۆ انتخابات بۆ چیەکەی بۆ گۆڕانکاری نییە بۆی خەڵک بێ خەڵک ئەڵێ ئەم گەمەی تۆ ئەم دەستبادان و ئەم یاری تۆ هەر لای من یعنی لەگەڵ ڕێزمە یارێکی زۆر ناشرینە یارێکی زۆر قێزەونە ئێوە متمانە ناگەڕێتەوە و لەگەڵیشی ئاوا کەم و دامەزراوەکانەکەی بە ئامڕازی حیزبی و شکۆیان نشکێنی خەڵک ئەوەی تر پشت سار دەبێتەوە بەرامبەر بە انتخابات و بەرامبەر هەموو پرۆسەکان ئێوە حاڵی حکوومەتەکەمان و حاڵی دوو ئیدارەی و دوو زۆنی و تەدەخلی بڵین بابەتی هێزی چەکداری ئەوەشە کە بەداخەوە ئەوە حاڵمانە لەگەڵ ئێمە کاک کۆتا قسەماڵی میسکی خیتام لە کۆتایی چەند بەرنامەکان و قسەی خەڵک و کات زۆر ئەخیانێ ینی بابەتی ئەم دوو هێزە هێزی چەکداریانێکیشێتی و پارتی لە کەیەوە ئێمە هاوارەکەین ئەمە پێویستەکە هێزێکی نیشتیمانیمانە بێ مەترسی هەیە چوار دەورمان ئاگرێ وەسە ئەمریکاوانش هەمان قسە ئەەکەن وڵە کاکە هێزەکانتان یەخەن کاتە حکوومەتتان حکوومەتێکی خزمەت گوزار بێ واز بێن لە هێزی چەکدار ئەوە نایکین پێمان وایە ینی ئەمە نامان با بەرە و ئەو دوێ بڵێن کەند و کۆسپ و هینانی لە پێشمانایە هەر لەبەر ئەوەیە کە بە قسەی دڵسۆزانمان و بە قسەی هەنگاوە ڕاستەکان نانین بەخوا ڕۆژ بە ڕۆژ ئەم هەرێمە لە خاڵە ئەدرێ قوارەکە بە عێران و عراق و تووشە هەر نایوێ خۆخۆریەکە گەر ئاوا بەردەوام بێ سازشەکە نەبێ و تەنازولاتەکە نەبێ ئێمە خۆمان بەدەستی خۆمان مەترسیەکان لەسەر خەواری هەرێم زیاکەین و ئەم مەترسیانش کە باس ئەکرێ لە ڕابردووە پارتی دیموکراتی کوردستان زۆر سوودی لەسەر بینی و مەترسی هەیە و هەنگاوی ترینە ئەوانە بەڵام ێستا مەترسیەکە هەیە یار و نارە لە مەترسی خۆشیان دەڵێن یەکێتی شەڵێ ئێمە شەڵێن ئەی بۆ هەنگاوی بۆ ننی ئەوەی کە ئێم گۆڕانیش داوای کردووە کە کۆبوونەوەی لووتکە ئەنجام بدرێت لەسەر ئاستی سیاسی بۆ ئەوەیە ئەم بابەتانە مەترسیانە گەنگەشە بکرێ و دەرەچەیەک ڕێگە چارەیەک جوابی داوەتەوە ئێستا ئەو کاتەشی کەدانرا من پێشبینیمە کرد کە جواب نایەتەوە بەڕێز کاک مەسعودیش داوای کردووە کەس ئەوە تا ینی کوا بە دەنگەوە هاتن کوا هەنگاوی عملی کو ئەوە هەنگاوی بۆ نانرێت کاک زانم بەرژەوەدی حزبەکە زۆر زاڵە
زۆر زۆر سپاس بۆ بەڕێز چۆمان محەممەد ئەنجامی زیفاتیشمان سپاس بۆ جەنابتە وە کورساتی ئەزیز سپاس وەکەمیشە مادومان کردی زۆر سپاس بە خۆشحاڵیەوە لیدەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆرامەمان پێشکەشکردن ئێوە شەمانەتی خوای گەورە بن خوات.